کاتتان باش منداڵە خۆشەویستەکان دیسان لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گەشتی باخچەکان بەیەک گەیشتینەوە هیوادارم برگە و بابەتەکانتان بەدڵ بێت فەرموون بینەرمان بن. سەرەتا بە ناوی خوای گەورە و بە خێراتنی کەناڵی پەروەردە دەکەین بۆ باخچەکەمان باخچەی منداڵانی هەوار. سەرەتا من پەیمان عەلی بەڕێوەبەری باخچەی منداڵانی هەوارم لە 25 حوتی 2012 وەکو بەڕێوەبەر لەو باخچەیە دەست بەکار بووم. سەرەتا بڵێم وەکو کە دەستم پێکرد بەس بینایەم وەرگرت بەبێ ستاف بەبێ هیچ کەلوپەلەک کە دەستم بێرە کرد 6 مامۆستا بووین بێ بەردەست بێ چاودێر بەڵام ئەلحەمدوللا ئێستا ژمارەی مامۆستایانم 17 مامۆستایە و 9 چاودێرم هەیە و لەگەڵ 1 بەردەست و 2 پاسەوان و 1 باخەوان لە خوای بەزیاد بێ ئەلحەمدوللا ئیش و کارەکانمان بە گورج و گۆڵی و بەڕێک و پێچی بە پێی ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی پەروەردەی ناوەندی هەولێر بەڕێوە دەبین. مژدە ناوی بابەی چییە؟ سێبور. مژدە سێبور. مژدە خان لەکان ناوی باخچەکە چییە؟ هەوار. باخچەی منداڵانی؟ هەوار. ئافرین. باشە مژدە ئێستا ئێمە لە چ وەرزێکی؟ لە زستان. وەرزی زستان. باشە لە وەرزی زستان دنیا سارد دەبی کەش و هەوا یاخود گەرمە؟ سارد. سارد. باشە لە وەرزی زستانان دەبی ئێمە شتی سارد بخۆینەوە یان شتی گەرم؟ گەرم. گەرم وەکو چی؟ شیر و شتو. شیر ئافرین. چی دیکەش؟ دەبی ئێمە ئەوەی بخۆین ئایسکرێم؟ نەخێ. لۆ لەبەر چ؟ چونکە سەرمایە. چونکە سادە و چشمان لێ دێ قورگمان چی لێ دێ؟ ئەستور دەبی. ئافرین نەخۆش دەبین دەبی بچینە لای دکتۆر. زۆر سپاس مژدە خان. سپاس. ڕۆژ باش. ڕۆژ باش. ناو چییە؟ عەلی. عەلی ناوی بابەی چییە؟ مەناف. مەناف. عەلی مەناف ناوەکی خۆشە. باشە ناوی باخچەت چییە؟ باخچە منداڵانی هەوار. باشە عەلی بەیانیان کە لە خێو هەڵدەستی دەبی یەکەم جار چ بکەین؟ دەست و دەمچۆمان بشۆن. چی دیکەش؟ دانمان بشۆن. ئافرین. ئەدی دوای کە نانت خوارد دەبی چ بکەین؟ دەستمان دەشۆن. دەستمان بشۆین. باشە ئەدی وچی هاتیە باخچەی دەبی چ ببەستین؟ ماسی. ماسک. لۆ لەبەر چ؟ چونکە کۆڕۆنایە. ئافرین زۆر سپاس. زۆر سپاس. ڕۆژ باش. ڕۆژ باش. ناوت چییە؟ لارە. لارە ناوی بابەی چییە؟ زانە. لارە ئەدی ناوی باخچەکەتان چییە؟ باخچەی منداڵانی هەوار. ئافرین. لارە تۆ لە چ ژوورێکی ئێستا؟ کوردی. باشە حەزت لە زمانی کوردیە؟ بەڵێ. لارە ئەوە چی پێکتان وەرگرت؟ من. وەکو چی؟ موم. مۆم. ئافرین زۆر سپاس لارە خان. ڕۆژ باش.
نابەی چییە؟ ڕاستم باشە عەلی ئەدی ناوی باخچەکەت چییە؟ باخچەی منداڵانی هەوار باشە ئەدی ناوی مامۆستایەکەت؟ ستەوان ئەدی ناوی بەڕێوەبەر چییە؟ سرپەیمان ئافرین باشە ئەگەر هاتوو ئەتوو بسکیتەکەت خوارد دەبی زەرفەکەی چ لێ بکەین؟ ناو ئاوێ زبرێ ئافرین دەبی فڕێ دەینە عەرزی؟ نا لۆ چونکە؟ پیس دەبێ ئافرین زۆر سپاس.
تابان عمەرە لە باخچەی هەواری منداڵان دەرسەڵێمەوە ماوەی 10 ساڵە. من لەم باخچە جوانەیە ماوەی 10 ساڵە خزمەتەکەم پسپۆرم کوردیە لە ویزگەی کوردی دەرسی کوردی بە مناڵە چاوگەشەکانمان ئەڵێمەوە ئەلفوبێی کوردی. گەیاندنی من لە ڕێی هۆیەکانی فێرکردنەوەیە و هەروەها لە ڕێگای گەمەوەیە لە ڕێگای چالاکیەکانەوەیە کە ڕۆژانە لە ناو دەرسا ئەنجامی ئەدەین بە هاوکاری مامۆستا چیمەن لەگەڵما دوو مامۆستاین ئێمە لە موزگەیە هاوکاری یەکین ڕۆژانە بە هاوکاری مناڵەکان وانەکانمان زۆر بە جوانی و ڕێکوپێکی ئەچێ بەڕێوە لەخوا بە زیابێ بەبێ کێشە.
پێشەوشێر ناو هەرزانە ئاهای خۆی گیان بەڕاستی ئێستا باخەکەمان جوان و ڕازاوەیە دڵم زۆر پێخۆشە منداڵان دەبینن بمبورن نەتزانی ئێوە لێرە دانیشتون دەبینن ئەمساڵ دڵم چەند خۆشە چونکە باخەکەمان میوەی زۆری گرتووە بگرە لە هەنار و لە سێو و لە هەنجیر و لە ترێ باوکە چۆنی چاکی بەیانیت باش بەیانی تۆش باش ڕۆڵی شیرینن چۆنی زۆر باشم باوکە گیان ئەزانم بۆ بە ئەزانم بۆ تۆ بۆچی باشی چونکە نانی بەیانیت خواردە بەڵێ باوکە ئەمڕۆ نانی بەیانیم خوارد بەڵام بەڕاستی ئەوەی ڕاستیش بێ زۆر حەزم لە میوەی خواردنە بە تایبەتی میوەی سێو ڕۆڵە جا ئەم ساڵ باخەکەی ئێمە میوەی زۆری گرتووە دێ باشە باوکە من ئەڕۆم بۆ باخچە خوات لەگەڵ خواحافیز باوکە منداڵە خۆشەویستەکان چۆنن چاکن من ئەناسن من کێم ئافرین من سێوم باوی باش کاکەی جوتیا چۆنی زۆر باشم سێوەخان بەڕاستی ئەم ساڵ باخەکەمان سێوی زۆری داوە بڵێ سێوێکی زۆری داوە ئەزانن منداڵان سێویش زۆر سێویش سوودی زۆری هەیە و زۆر ڕەنگێکی هەیە سێوی سوود سێوی زەرد سێوی سەوز بە تایبەتی سێوی سەوز سوودی زۆری هەیە بڵێ منداڵان هەروەک خۆتان ئەزانن سێو میوەیەکە لە بەهاراندا دەست ئەکا بە گوڵدان و هەروەها لە هەمان کاتدا گەڵایەکانی هەمووی ئەپشکوی و ئیتر دارەکە هەتاوەکو ئەگاتە پاییز سێوی جوانمان بۆ ئەگری بڵێ منداڵان سوودی زۆریشم هەیە بۆ مرۆڤ لە شولاری مرۆڤ جوانەکەم هەروەها لەشی مرۆڤ لە هەموو بەکتریا و مادە پیسەکان پاکەکەمەوە ئێسخانەکانتان بەهێزەکەم و لە هەمان کاتدا دەم و ددانیشتان بەهێزەکەم بڵێ ڕۆڵەکانم ئەبێ ئێوە سێو بخۆن ئەی نەتان بیستوە ئەوەی ڕۆژێ دانەیەک سێو بخوا هیچ نەخۆش ناکەوێ ڕاستەکە سێوەخان ئەوەی ڕۆژێ دانەیەک سێو بخوا بە هیچ شێوەیە نەخۆش ناکەوێ بڵێ جا بۆ ئەوە بۆ ئەم مەبەستە منداڵان هەوڵ بدەن ئەگەر ڕۆژێس دانەیەکیش نەخۆن لە تێکم لێ بخۆن بۆ ئەوەی تەندروستیتان باش بێ ڕاستەکە جا منداڵان من ئێستا ئەڕۆم بۆ ناو باخەکە ئاویانەدەم ئێوەش بۆ خۆتان لەگەڵ سێوەخان بمێننەوە منداڵان دەی دەست بکەن بە گۆرانیوتن لەگەڵ من سێوانەیەکی جوانە پێشەوشێر ناو هەرزانە ڕۆژێ چوومە ناو باخان دەستم بردە ناو پەلکان سێوێ هاتە ناو دەستم منداڵان گوێتان لێبوو خواردنی سێو سوودی زۆرە بۆ مرۆڤ ئیتر خواحافیز منداڵە خۆشەویستەکان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ